دەوارتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. بڕیارە سبەینێ پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە دەربارەی ئیدانەکردنی ئەو هێرشانەی ئیسرائیل بۆ سەر ئێران. هەمووان دەزانن ینی بەشێکی زۆری دەسەڵاتدارانی عێراق شیعە مەزهەبن، بۆیە ینی ناچارن کە ئیدانەی ئەو هێرشانە بکەن کە لە ڕێگەی خاچی عێراقەوە دەکرێتە سەر یا بە ئاسمانی خاچی عێراقەوە دەکرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران. دەنگۆیەکەیە فراکسیۆنە کوردستانیەکان یەکدەنگن لەسەرەوەی کە ئەوان بە مەرجێک بەشداری و کۆبوونەوە بکەن کە کێشەی موچە لە بنەڕەتدا چارەسەر ببێ، واتە مەرجی ئەوان بۆ بەشداریکردن و دەنگی خۆیان دەکەنە پاڵ دەنگی فراکسیۆنەکانی دیکەی عێراق کە کێشەی موچە لەگەڵ بەغدا چارەسەر ببێت. ئەلبەتە لەم شەڕ و شۆڕەدا خەڵک موچەی بیر چووەتەوە، بەڵام گیرفانی بیر نەچووەتەوە کە چۆڵە گیرفانی پارەی تێدا نییە. بۆیە ئێستا هەمووان چاوەڕێ ئەوەن کە گوایە ڕۆژی چوارشەمە دادگای فیدراڵی بڕیارێک دەربکات دەربارەی یەکلایکردنەوەی کێشەی موچە، بەڵام تاوەکو ئێستا نازانرێت بڕیارەکە چی دەبێت. بۆیە ئێستا هەموو لای کۆکن لەسەرەوەی کە لەگەڵ ئەوەی کە ناوچەکە ئالۆزە شەڕی تێدایە، بەڵام خۆ ناکرێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە نزیک دەبێتەوە لە 2 مانگ تاوەکو ئێستا دابەش نەکراوە، واتە موچەی مانگی 5 سەرەڕای شەڕەکە. بەڵام هەوڵیشەیە بۆ ئەوەی کە کێشەی موچە لەگەڵ بەغدا چارەسەر ببێت و هەمومان جێک لە کاتی خۆیدا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. نازانرێت دیار نییە تاوەکو ئێستا شەڕەکە چەندێک دەخایەنێت، چەند ڕۆژ و چەند مانگ دەخایەنێت، دۆخی دارایی و ئابووری عێراق چی بەسەر دێت. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا پێویستە عێراق موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و عێراقیش دابش بکات. ئەلبەتە ئێمەش لەگەڵ موچەخۆرانی عێراقدا لێ قاسەوە موچەمان بۆ دێ، بۆیە ناکرێت جیا بکرێت ئەگە کێشە و ململانەکان هەر شتێک. منە میوارەیە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز چیایی تەیمور ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانم کردووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دۆکەوە لەگەڵم دەبێت. کاک چیایی سڵاوت لێ بێ، ئەگەر پێم بڵێیت ئێستا بەرەو پێشچوونەکان تەتەوراتەکان چین دەربارەی موچە، ئایا هیچ هەوڵێکەیە یاخود هیچ هەنگاوێکی نوێ هەیە بۆی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت، یاخود ئەگەر دروستتر بڵێم هەر لە بنەڕەتدا کێشەکە چارەسەر ببێت؟ بەڵێ سڵاوت لێبێت کاک سامان و سڵاو لە هەموو بینەری کەنالیەوە کەنالی زۆمی خۆشەویست. پێ خۆشحاڵم جارێکی تر بمە میوانی ئێوەی بەڕێز. بەڕاستی دانیشتنی سبەینێ دانیشتێکی پێدەڵێنە سیسنایی کتۆپەڕە بە پێی مادەی 58 یەکەم لە دەستوری هەمیشەی عێراقی ساڵی 2005 باز دەکرێت بۆ سەرۆک وەزیران یان سەرۆک کۆمار یان سەرۆکی ئەنجومەنی نوێران هەیە یان 50 لە پەرلەمانتەران دەوا بکەن دانیشتێکی کتۆپڕ کەواتە استیسنایی بکرێت بۆ بابەتێکی دەستنیشان کراو و تەنیا دەبێت باس لەو بابەتەش بکرێت، یعنی مەجال نییە باسی بابەتی تر بکرێت. دیارەش ینی پەرلەمانتاری شیعە داوای ئەوەیان کردیە 50 ئیمزایان کۆ کردیەوە کە و دانیشتنە بکرێت. دانیشتنەکەش پێم وایە شتێکی شەکلیە بۆ ئەوەی ڕیسوا و شەرمزاری ئەو هێرشانەی کە لە کتۆپڕ ئیسرائیل کردی دژی ئێران دیسان کە پێشەلی بابلێ سەروەری ئەسمانی عێراقیان کردی کە پێم وایە شتێکی نوێ نییە، ینی چەندی جار ئێران ئەو ئەسمانەی کردیە ڕێگا بۆ ئەوەی موشکەکانی ئاراستەی ئیسرائیل بکات، ئاراستەی عێراقش بکرێت. هەمومان لە فکرە چەند جار خاکی هەرێمی کوردستانش ببوو ئارمانجیە و موشکانە.
هەوڵ هەیە لەوانایی هەموو فراکسیونەکان نەبیت بەڵام داوا دەکرێت کە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بقۆزنەوە بوو ئەوەی باز بکرێت بەڵام ناڵێم مادەکە زۆر وازەحە مادەی 58 ئەلیف دەرێت تەنیا بابەتەکە ئەو بابەتە دەبیت کە داوا بکرایە ئەوەش کە ئەو پێشەرکاریە کەوانە پێیان وایە سەروەری عێراق ئاسمانی عێراق پێشەرکرایە ئەخە کاک چیای خۆ ئەمە پرسیارەکەەوە نییە لەناو وۆڵی پەرلەمانە قسەکە لەسەرەوە نییە کە باسی موچە بکرێ قسەکە لەسەرەوەی پێشتن ڕێکەوتنیە بکرێ بۆ بەشداری بڵێن پەرلەمانتارەکانی کورد بەڵام بگوترێ ئێوەش کێشەی موچە بۆ هەرێمی کوردستان چارەسەرکەن یاخۆ ببنە پاڵپشتێ بۆ چارەسەرکردنی کێشەی موچە قسەکە لەسەر ئەمەیە والله خۆم منطق ئەوەیە ینی تا ئێستاشەوە ئەو خۆلە و خۆلەکانی پێشی تر شتەکان وا بووە شتێک بەرامبەر شتێک بووە ینی زۆر شتمان کردیە قەنەعەتمان پێ نەبووە بەڵام بەرامبەر شتێکی تر بووە کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بووە دەبیت ئێستاشەوە بکرێت نازانم چونکە ئێستا پشووی تەشریعیە بەپێی دەستور هەر ساڵی تەشریعی لە 8 مانگی داوامکردن پێ دەڵێن فەسلی تەشریعی پێک دێت کە 4 مانگ بە 4 مانگە لەگەڵ دو پشووی تەشریعی کە 2 مانگ بە 2 مانگە ئێمە ئێستا تقریبا 4 ڕۆژە لە پشووی تەشریعی داینە ئیتر بڕواناکەم فراکسیونە کوردستانەکان وەکو پێویست ئاگان لێکرد دەبێت چونکە لە بەغدایەکتر دەبینن پەرلەمانتاش وەکو تاک ئاگیان لێکتر نییە لەوانەیە ینی لەو ماوەی کە داوا کرایە ینی خلالی 24 ساعتە گفتوگۆ هەبن بینی فراکسیونە کوردستانیەکان کە بە یەک هەلویست دەربچن ئەکید کاریگەری زیاتر دەبیت بۆ ئەوەی داوای ئەو مافە شەرعیە بکەین لای ئێمە ئەوەی لە ئێران و ئیسرائیل دەکرێت هەرچەندە ناخۆشە بەڵام بۆ خەڵکی ئێمە شتێکی لاوەکیە شتی ئەساسی بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەرژەوەندی بە تایبەت هەوڵاتیانی هەرێمی کوردستان کە ڕێژەیەکی زۆریان فەرمانبەرن لای ئێمە لە هەموو شتی گرانترە بەڕاستی زۆر باشە ینی بەو پێی کە جەنابەت ئەندامی پەرلەمانی لە فراکسیۆنی پارتیش جونگە ئەساسەکانی حکومەتی بەدەستەوەی کە سەرۆکی حکومەت و تا سەرۆکی هەرێمیش ینی لە هەوڵە سیاسی و داراییەکان تاوەکو ئێستا چی هەنگاوێ نراوە بەرامبەر بە بەغدا بۆی کە کەم کێشەیە چارەسەر کرێ خۆ ئەگەر ئێمە لە ناو شەڕی شابین دۆخەکە نە ئارام بێ یەخۆ ناکرێت تا 3-4 مانگیکە موچەخۆر موچەکەی وەرنەگرێ ینی ئێمە هەمومان بە هەستی دەردەسەری خەڵکی خۆمان دەکەین دەزانین وەکو گوتم ڕێژەیەکی زۆر لە خەڵکی ئێمە بژێویان لەسەر ئەو موچەیە کەوە دەگرن بەرامبەر ئیشکردنیان لە دام و دەستگای حکوومەت ناڵێم ئەوە خەمی ئەساسی خۆمانە ئەوەی تر ناڵێم شتێکی سانەویە لە دنیا چ ببیت لا ئێمە لە هەموو شتی گرنگ بۆ خەمەکەشی کراوە ڕۆداوانەی کە لە وڵاتێکی دراوسێ دەکرێت لەوانە ئێمەش بە باشیان بە خراپی پێ بتەسەر بین ناڵێن مهم نییە بەڵام لەو کات و سادەدا هیچ شتێک وەکو دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان گرنگ نییە بە تایبەت ئەوانەی نووسراوی وەزارەتی دارایی دەڵێت بۆ 8 مانگ ینی تا کوتایی ئەم ساڵە موچە نابیت ئەوە کارەساتێکی گەورە بەڕاستی هەواڵ بەردەوامن ینی بڕواناکەم 1 ساتیش تەنانەت لە ڕۆژی جەژنش قیادەی سیاسی با بڵێم ئەحزابی سیاسی بە تایبەت پارتی دموکراتی کوردستان ڕاوەستابن هەر لە هەوڵدانە لەگەڵ بە تایبەت وڵاتە زلهێزەکان بە تایبەت ڕۆژئاوا ئەمریکایە ئەوە فەرەنسا لەسەر خاتە بریتانیا لەسەر خاتە فشارێکی زۆر دەکەن لەسەر حکوومەتی عێراق بۆەوەی ئەو موچە بە ئاسایی بەڕێڕەوی خۆی یاسایی ماگانە بگاتە دەستی خەڵکی هەرێمی کوردستان و قسەکەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەرۆکی فەرەنسا هەموو جارێ ئەوە ینی زیاتر لە جارەکە داوا لە عێراق دەکەن کە ئەو کێشە لەگەڵ هەرێمی کوردستان کوتایی پێبینن و ئەکە لە فکرت بیت پێشی ماوەک مارک ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا 3 خاڵی دەستیچان کرد ئەوانە دەبنە بنەما ئاستی پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراق بە چ شێوە دەبن ئێک لەوانەیە
پاراستنی هەرێمی کوردستان وەکو قوارێکی دستوری و بەرژەوەندیەکانی خەڵکی ئەو لێ نەدرێت. خاڵی دووەم زەرار بە بەرژەوەندیەکانی کۆمپانیای ئەمریکیەکان نەدرێت. یی سێمش قوتکردنی دەستی میلیشیات لە ناودام و دەستگای حکوومەتی عێراق کەواتە دوو لەو خەڵانە بەستراون بە ئەوەی ئێستا دەگوزارێت. ئەمە هەمومان دەزانین دوای ئەوەی کە و گرێبەستانەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانی ئەمریکی بۆ وەبەرهێنانی غاز لە کێرگەکانی سلێمانی و کەرکوک ئەو بریارە درایە کە ناوانە ڕایانگەاند بوو کە پێشی جەژن موچەکانی هەرێمی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەگەیت. هەمومان دەزانی هەلویستێکی سیاسی بوو لەوانەش لە بن فشاری ئیران بی چونکە ئەگەر ئەو ئێران ئێستا سەرقاڵە بەخۆیەوە بەرهەمی هەبوو ئیتر ئەتوانرێ دەم کێشە لە عێراقا بەبێ ئێران چارەسەر ببێت. والله خۆ با بزانین مەبەست لە لێدانی ئێران چ بووە؟ مەبەست ئەوەیە گۆڕینی سیستەمی حکومە هەکاوا بیت خۆ لەوانە قابلی ئەوە ئینسان انتظاریش بکات. ئەگەر نا هەر بۆ ئەوە بیت با بڵێن ئەو محەتاتی تاقەی زڕی کە لێ بدرێت و توانای ئیرانی موشک هاوێشتن لەناو ببەن خۆ شتێکی ترە ینی ئەوە هەدەفێکی لای تۆ کامەیانە بە بۆچوونی جەنابێت بەستراوە بە دوسێ شتی محەدەد. والله ئەوەی تا ئێستا هەر ئەوەی دووەمان بڕوانە کە گۆڕینی سیستەمی حکومبی لە ئیران بەڵام وەکو کورد دەڵێن ئیران بکەنە تەیرێکی معقول یعنی ئێستا بینیمان هەر لە غەزە دەستیان پێکرد لە لێدانی حەماس پاش لە لێدانی حزب الله لە لوبنان و ئێستا لێدانی حوسیەکان لە یەمەن مەرحەلەی چوارەم هەمومان کە کەوتە پێش مەرحەلەی پێنجەم تصورمان دەکرد مەرحەلەی پێنجەم لێدانی ئیران بیت کە مەرحەلەی چوارەم بوو لەوانە مەرحەلەی بێت لێدانی پەڕوباڵەکانی ئیران بن لە عێراق و ئەوانەی بەرەی پێ دەڵێن بەرەی مقاومە ئەحزابی مقاومە ئەوانەی ئێستاش کەمرو هەندە بەیاناتیان هەبوو کە پاڵپشتی ئیران دەکەن و هەندە ئاماژەش هەبوو لەن سەرۆک وەزیرانی عێراقی طبعا دوو هەلویستە لە عێراق هەلویستی فەرمی دیپلۆماسی کە ئیدانە دەکەن ئیدانێکی وەکو وڵاتەکانی تر ینی بینیمان لە کەندا و سعودیەش کە یەکەمین زەمەندی بەهێزبوونی ئیران سعودیە لەوانە ساڵێ بای 10 ملیار چەک بکڕیت بۆی بتوانیت بەرامبەر ئیران ڕەوەسی دەکە خوانەکە شتێک دروست بوو. ئیمارات کە سێ لە دوورگەکانی ئیران داگیری کردیە بەڵام هەلویستی ئەوانە تورکیا کە یعنی ئیران وەکو هێزێکی ئەقلیمی گەورە منافسەی تورکیا دەکات. ئەکید لە بەرژەوەندی ئەوانە ئیرانێکی لاواسی معقولە بیت ئیرانێکی بەهێز نەبیت بەڵام مووقفی ڕسمی ئەوەیە دەڵێن ئیدانە دەکەین کا و لێدانەی ئیسرائیل لەسەر ئیران کراینە یی حکوومەتی عێراق شوایە ئەوەی ڕسمی ئەوەیە دەڵێن ئیدانە دەکەین و بە تایبەت کە پێشەلکردنی ئاسمانی عێراقە. خطابێکی ترشەیە ئەوەی نافەرمیە کێ قسە دەکات ئەو فەسایلانە کە هاوپەیمانی ئیرانن پەڕوباڵی ئیرانن لە عێراق ئەوانە ئەکیت زمانیان با بڵێن زمانی بەکاردێنینی هەرەشەکردنە لە ئیران هەرەشەکردنە لە ئەمریکا بە تایبەت کە بینیان هێرشەکان لە ڕۆژ یەکەم بەقوات بوون لە دوای ئەو خوا بووینە یعنی ئیتر ئەوانش لەوانە لەو ترسە دەرچوو بن کە ئارمانجی دواتر بن بۆ ئەو هەڵمەتی ئیسرائیل و ئەمریکا. زۆر باشەکار چاوی ئەو یان تەحلیلەی جەنابەت کردێت ئەگەر دۆخەکە ینی بەم جۆرە بڕوا لە عێراقا ینی ئەمانەی کە بەرەی مقاومەن بۆ نمونە سەر بە یا باڵی ئێرانن لە ناو عێراقا گرژی دروست ببێیانی لەگەڵم شەڕەیە لە ناو عێراقا ئێستاش وەکو دەزانی جم و جوڵیان هەیە بۆ نمونە دوێنیان پێرێشە و بۆ خۆپشاندانیان کرد. ئێمە چۆن نەتوانین لەم دۆخە دەستکەین بە گفتوگە و دانوستان لەگەڵ بەغدا بۆ چاسەکردنی کێشەکانمان بە تایبەتی کێشەی موچە و دارایی.
والله لو كاتو پورس نییە هەرێمی کوردستان زۆر گرنگ بیت بۆ عێراق بۆ گرنگە هەرێمی کوردستانی ڕازی هەبیت لە ئەو هێزۆلایەنانە لەوانەش حکوومەتی عێراقی چونکە هەمومان دەزانین لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ڕۆژاواش بە تایبەت لەگەڵ ئیدارەی ترامپ لۆبی کوردی لەوێ زۆر بەقواتە لەوانە سوود لە ئەو پەیوەندیە بە هێزەی هەرێمی کوردستان وەربگرن بۆی کێشەکانی وەکو با بڵێن ڕێگاک لەگەڵ ئەمریکا وەکو کونتاکێک لەگەڵ ئەمریکا چارەسەر بکرێن یی دووەمش لەوانەیە ئەگەر ئەو شەڕە بەردەوام بوو لەوانەیە ناردنی نەوت لە عێراق بۆ دەرەوەی عێراق کە تەنیا داهاتی عێراقی ئەساسیە عێراق دەوڵەتێکی ڕێعیە 95% لەسەر داهاتی نەوت موازنە و میزانی خۆدا دەنێت ئەگەر ڕووداوەکان بەو ئاراستە بڕوان لەوانە عێراق ناتوانێت لە ڕێی با بڵێن کەندا و نەوتەکەی بنێرتە دەرەوە کە نەیتوانی لەوانە ڕێگای بەدیل چ بیت ئەو بۆریە نەوتەی هەرێمی کوردستانە کە دەگاتە بەندەری جیهانی تورکی ئەنی ئەو هەردوو خاڵە لەوانە لە قازانجی هەرێمی کوردستان وەکو وەرقە زەخز بن بەرامبەر ئەوش حکوومەتی هەرێمی کوردستان داوا بکات کە بە یاسایی و ئاسایی موچەکانی هەرێمی فەرمانبەرانی هەرێمی کوردستان حکوومەتی بەغدا بنێری ئەمەی کە باسی کرد ڕەنگە هەنگاوێ بێ بەڵام ئێستا چاوەڕێیە کرێ ینی بەرپرسانی حکومی لە هەرێمی کوردستان زۆر جار ئێوەمانانی چاوەڕێی دادگای فیدراڵەکەن دادگای فیدراڵی دەتوانێت چی بکا بۆ موچە ینی ئەوەنەی کە خوێندنەوەی بۆ کرێ لە ڕووی یاسایەوە ڕەنگە نەتوانێت ینی بڕیارێکی گرنگ و بنەڕەتی دەربکا بۆ چارەسەرکردنی موچە ئێوە تەسەورەکەن چی بڵێیانی لەو بارەیە والله خۆ پێشتر پارمانگی 12 بوو بە تەسەوری من بڕیارێکی زۆر ڕۆن و ئاشکرای هەبوو کە دەڵێت نابیت کێشەکانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەلی کێشەکانی ئیداری و یاسایی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ بەڵام ئەوانە دەستور بۆ قازانجی خۆ بەکاردێنن ئەکە ویستیان دەستور تەطبیق دەکەن ئەکە لە قازانجی ئەوانە نەبیت دستور لە لایەکدا دەنن یعنی بینیمان ئەکەرنا قرارەکە خۆ زۆر وازەحە لە پاڵ قەرارەکە باسی داهاتی نەوت و نانەوتیشەکە نەفەقاتی فعلیم پابەندەکە بەوە لەگەڵ تەوتیلکردنی موچەی فەرمانبەران بەڵام ئێستا دەبێت ینی حیلەیەکی یاسایی بۆ بڕیارەکەی بێنێتەوە ئەویش تۆزی ئەستەمە والله بەتەسەوری من بڕیارێکی ئەرێنی دەدەن محکەمەی فدرالی دوزبا و لەوانەیە هەریش نەبی جارێ مانگی پێنج بریار بدەم بنێرن تاوی تر گفتوگۆ گۆ بکرێت من لەگەڵەوەمە ینی حکوومەتی هەرێمی کوردستان دەبی هەموو ڕێگا بگریتە بەر چونکە دەزانی خەڵکی ئێمە لەوانە لە توانەدا نەبی زیاتر چاوەڕوان بیت زۆربەی زۆریان اعتیمادی سەرەکیان لەسەر موچەیە و بڕواناکەم حکوومەتی هەرێم درێغی کرد بیت بەڵام ناکرێش ینی بەو شێوە ئەوانە بە شێوەی ئینتیقای دستور تطبیق بکەن خۆ زۆر مادەی دستوری هەنە جگەلەوەی بڕیاری محکەمەی اتحادیش کە دەڵێت دەبیت ئەو دستورە یان حکوومەتی بەغدا حکوومەتی اتحادی زامنیەوە بکات حیاتێکی خۆشگوزەران بۆ هەموو خەڵکی عێراق بەبێ جیاوازی دابین بکات چۆن دەکرێت ئەوانە ئێستا وەکو جەنابەت گوتی لەوانەیە 6-7 ڕۆژی تر مانگی موچەی مانگی 6 وەربگرن کەچی فەرمانبەرانی مەجارەی مانگی پێشیان وەرنەگرتیە هەمووماش دەزانین پارساڵ موچەی مانگێک مانگی 12 نەیاندا ساڵی 2023 بوو 3 مانگیان ڕاتبەکانیان فەوتا ئەوە چۆن یەکسانیە بەرامبەر دەستور و بەرامبەر یاسا ئیتر ئەمی دەبیت هەموو کارتەکانی لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە لە دەستی دەسەڵاتی هەرێمی کوردستانە لە دەستی حیزبە سیاسیەکانە بەکاربینن بۆ ئەوەی بەغدا نەچارکان موچەی فەرمانبەران بنێرن
لەوانە ڕێگا چاراکش ئەوە بیت کە بتوانن جارێکی تر نەفتی هەرێمی کوردستان بشتە دەرەوە کە نەفت چوو ئێمە شایستەی پارەی زیاترن نە تەنیا کە ئەو ملیارە یان 900 ئەو تریلیۆنان 900 ملیارە بماندنێ هەمووان دەزانین بەڵێ تقریبا میزانیە موازنەی ساڵی 2024 212 تریلیۆن بوو عێراقی کە دەکات زیاتر لە 20 تریلیۆن بەشی هەرێمی کوردستان یعنی پارێکی زۆرش دەمیتەوە بۆ جانبی استثماری بتوانین جارێکی تر بەکو عەرەب دەڵێن عەجەلەی ئەعمار و تەقەدم و دروستکردنی ڕێگاوبان و خەستەخانە و ئەو مەشارعی پێویستە بۆ هەرێمی کوردستانی تر جوڵک بکەیتە بازاڕێش وەسع اقتصادی باش ببێت بەس کاکچیا ینی کێشەیەکێ ئێستا بۆ نمونە ئەگەر جاران گرفتێک بۆ موچە دروست ببوایە شاندی سیاسی و شاندی حکومی سەردانی بەغدایانە کرد بەڵام ئێستا بە هیچ جۆرێک باس لەمە ناکرێ یعنی وەکو وایە بەغدا و هەرێمی کوردستان قسەیان بە یەکەوە نەبێت بۆچی ینی ئەمە بەم شێوەیە هەمووی چاوەڕێی بڕیاری دادگایەکرێ ئەکات لە کاتێکا دەبێت بۆ نمونە شاندی تەکنیکی ئەگە تەکنیکی ئەگەر داراییە ئەگە سیاسیە دەبێت گفتوگۆی سیاسی لەبارەی بکرێ ینی کەس خەمی ناخوا بەو شێوەی کە دەبینرێ وڵی شاندی نەخێرنا سەبەبەکەوا بوو وەزیری دارایی چوو بۆ حەج بڕیارەکە شەر پێشی جەژن بە دوسێ ڕۆژ درا 130 ئەندام پەرلەمانش لە جەژن هەر بالمناسبە دوینش کە محکمەی ئەمڕۆ بۆ محکمەی اتحادی بڕیاری نەدا چونکە دوو لە ئەندامەکانی جارێ لە حەش نەگەڕاینەوە کە وەزیری دارایی گەڕاوە ئیتر شاندەکانش دەچن ینی بە تەسەوەری خۆم ئەو شاندەکانی سیاسی و ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان لەو دو سێ ساڵە سەردانی بەغدای کردیە بە درێژایی ئەو ساڵانێ لە 2003 تا ئێستا سەردانی بەغدایان نەکردیە ینی درێغان نەکردیە زۆر جارش چاویان لە زۆر شتی مافی دەستوری هەرێمی کوردستان خەڵکی هەرێمیان نوقاندیە بۆی ئەو موچە بە ئاسانی بگەیتە دەستی خەڵک تەسەوەر بکە ئێستاش متاکدم شاد دەڕون بەس چاوەڕوانی ئەوە دەکەن کە دۆست بە محکمەی اتحادی دابنیشتەکە بریارێکی هەرێمیدا پێویستی بەوە ناکات ئەمەن پێشی دو سێ مانگش دیدارێکی تەلەڤیزیۆنی مەموو لەگەڵ قەناتێکی عەرەبی گوتم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیک بووە گوتم تا وەختە هەموو مانگێ گرفت بۆ موچای هەرێمی کوردستان دروست دەکەن چونکە وەسعێکی وایان دروست کردیە لە ناو خەڵکی ناوەڕاست و باشووری عێراق کە ئەوەی لەگەڵ کوردە لەگەڵ مافی کوردە پەیوەندی خۆشە لەگەڵ کورد بە شێوەک لە شێوەکان لە ئەنتیخابات زەرەر دەکات ئەوەی دژی هەرێم ڕادەوەستیت و دەنگی بەرزە بەرامبەر هەرێم شارعی سیاسی پاداشتی دەکات و دەنگی زیاد دەکات ینی پێم وایە لەو بوارە قسەیەکی عەبادیش هەیە دەڵێت ئەوەی موچەی هەرێمی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببڕێت دەنگی زۆر دەبیت لەبەر ئەو معادلە ئیتر معادلەی تۆ باسیەکەی خۆگەروا بێمە کێشەکانمان چارەسەر نابێت ینی بە یەکجاری لەگەڵ بەغدایە چونکە وەکو تۆڵی هەڵبژاردن لە پێشە دۆخێکی نائارامی هەم سیاسی هەم سەربازی هەیە ئەگەر واش بڵێم ینی پرسیار لە جەنابەت کەم ئایا بە تەسەووری تۆ بەم دۆخە هەڵبژاردن نەکرێت لە کاتی خۆیان ئەگەر لە ئەو ناڵێن پەڕووباڵی ئێران ئەو ملیشیات درا ئەوانەی پێ دەڵێن جەبهەی مقاومە بە تەسەووری من ناکرێت لەوانە زەحمەت بی چونکە زۆربەی زۆری ئەوانە هەر ئەون ئێستا بەخلافی مادەی نوێم ئەوەی دەڵێت ئەو حیزبی هێزی چەکداری هەبیت چەکی لە دەستا هەرنابیت ئەسڵەن نوێنەری هەبیت لە پەرلەمان بەشداری لە هەڵبژاردنەکان بکات بەڵام هۆشێک لەو خاڵانەی کە دستور کە مادەکانی دستور کە پێشەل کرایە هەکە لەوانە درا بڕواناکەم ئاسان بیت هەڵبژاردن بکرێت هەر ئێستاش ئەوانە بووە و احتیمالە خۆیان حازر کردیە دەڵێن حکوومەتێکی تەوارە دروست دەکەین هەر بە سەرۆکاتی سوودانی لەوانە بۆ ساڵێک ساڵ و نیوەک انتخاباش نەکرێت ئەو پەرلەمانش درێژە پێ بدەن تا وەختە يعني او احتماليان اما قسەی لەسەر کراوە یانی ئەمەی جەنابەت ئەگەر شەڕش او
بەێ چۆن کارچیایی وتم ئەمەی گە جەناب دەڵێ ینی قسەی لەسەر کراوە زانیاریە لەوەی کە باسیەکەی کە بۆ نمونە حکوومەتێکی کاتبەڕێکەر دروست بکرێت و پەرلەمانیش درێژکرێتەوە بە تا ئێستا تۆزێ زەحمەتە لە عێراق کاشتیوار ڕووی نەیاوە مەگە شەڕەکانی بۆ نمونە بێتە ناو گۆڕەپانی عێراقەوە. والله بەو عقلیەتەیە و خەلکەی هەیە و بەو موالاتی ئەوانەی بە کوورەی بەچێری موالاتی ئیران دەکەن هەموو شت جایزە ینی ئەوانە هەر هەموو ئامرازە لە دەستی ئیران ئەگەر ئەوانەش نەبە وەسع ئیران ئێستا زۆر دەزانینەوە چەند ساڵە ئیران لەژێر ئابلۆقەیە. فایزە ڕەفسەنجانی کە کچی هاشمی ڕەفسەنجانی بوو سەرۆک کوماری ئیران بوو سەرۆکی تەشخیصی مەسلحەی نیظام بووە کە ئێستا لەوانە ئەوە بیت معارض بیت گوتیتی دەرێتە کە ئەو طبقەی سیاسی عێراق کە ئێستا حاکمن ئەگەر ئەوانە نەبانە لەوانە ڕژێمی عێراق ئەوە قسەکەی پێشی 2 ساڵە دەیگوتەوە 10 ساڵە کەوتبە ئەوەی ئیرانی ڕاگرتیە ئەو طبقە سیاسیە منظمەیەکی بریتانی هەیە نەحکومی ینی بەی شێوەکش پەیوەندی لەگەڵ حکوومەتی بریتانیا نییە بۆی بڵێ مەبەستدارە یان ئاڕاستە کراوە دەڵێت ناوەکە لە فکرم نامایە دەڵێت لە ساڵی 2005 تا 2014 565 میلیارد دلاری عێراقی بزرە ینی بە تایبەت لە کاتی مالکی ئەو پارە بزرە چی لاتیە هەموو بۆی ئیران چوویە ینی هەموو ئێستاوەی شەڕی ئێستا لە یەمەن حوسیەکان ئەو هەموو ساڕوخەی ئەوەی ڕۆژانە بە هەزاران ئاراستەی ئیران و شوێنی تر دەکرێن بە چ کڕاینە ئەو خەلکەی کە چەکی هەلگرتیەکییت موچەیان هەیە وەسع ئیرانی ئەوە نییە بتوانیت تحملی و هەموو نەفقاتە بکات ئەوانە داردەستن ئەوانە پاڵپشتێکی زۆر باشی ئیرانیا کردیە کە ئەو سیستەمی سیاسی ئیران کۆ لەسەر پێ بگری بە قسەی جەنابەت بێت ینی ئەم گروپە چەکدارانەی کە وەکو ملیشیا کە جەنابەت ناوێ بێ لە عێراق ینی هەرەکرێنە ئامانج ئەوەی کە دەگوترا لە عێراقش گۆڕانکاری دەکرێت ینی گۆڕانکاریەکە هیچ نەبێ خۆ ئەبێ باڵی ئەمانە بکرێت لە ناو عێراقا کاتێ ئێستا شەڕەکە چووەتە ئێران بۆ ڕەنگە ئیسرائیل یا ئەمریکا بەمەوە ناوەسێ ئەکیت نانە ئەکیت ئەوانە هەر پێشی چەند ڕۆژێکش کە ئەوەی یەکەم ئەوەی زەربەی ئیرانی بوو ئەوانەی لێزی کرد لێرە ئاڵایان خۆیان هەلگرت و مقڕاتیان هەلگرت و تقریبا خۆیان شەردەوە ئێستا دیار نین یعنی لە کوچ و شوێنی ترن دیار نین وەکو جاران ئەکیت بە تەسەوری خۆم لەم نێزیکانە ئەوانەش بە ئارۆمانج دەگرن بە تایبەت ئەوانە تەسلیفیان هەیە کا چەندن ینی هەرێک هەمووی لە یەک ئاستین هەندێک لە هەندێکیان مەترسی دارترن هەندێکیان لە هەندێک وەلایان زیاترە بۆ ئیران پەیوەندیان مکومترە بەهێزترە ئەوانە دەکەنە ئارمانج ناڵێم پەڕۆ باڵەکانی ئیران کە لە یەمەن لێ بدرێت چوون لە بەتەنیشت ئیران لێ نادرێت هەکاوانە نەمان بڕوا بکە ئیرانش ناتوانیت زۆری پێ بکرێت بەرامبەر ناوچەکە ینی هەموو وڵاتەکانی دراوسێ وەکو گوتم لە تورکیا بگرە کە ئێستا ینی بە پێچاو هەوڵی هەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ هەندە دەوڵەتی عەرەبی بۆ ێشا ڕابگرن لە بەرژەوەندی ئەوە یەکەم جار لە بەرژەوەندی ئەوە کە ئیران لاواز بکرێت لە بەرژەوەندی هەموو وڵاتەکانی کەنداوە ئیران لاواز بکرێت ئەوانە ئێستا تقریبا ئیسرائیلیان لە فکر چووە لەبەر مەترسی ئیران لەسەر ئەوانە ئێستاش لە ناو عێراق یعنی سونەکان بڕواتە بیت پێیان خۆشە کە باشە کاکچایی ینی هەستی پێکرێ هەم سونەکان هەم کورد حەزی بەم شەڕەیە یعنی کاڵم حەزی بەم شەڕەیە بۆ لاوازکردنی عێراق و شکاندنی باڵەکانی ئێران لە عێراقا چی لە دۆخی هەم کورد و هەم سونە ئەگۆڕێت کە شەڕەکە لە ناو گۆڕەپانی ئەما بێ مامۆستاوانە کۆنتڕۆلی عێراقیان کردیە
يعني صبعينت كسيري بكي والله دوكس زور زحمتها اگر هندك لكرد هكرنا كاسوينيا لنا برلمان بخرابي باسي ايران جبت هربوينا اوي داردستي وانا برسمي يعني كنترولي اوي العراق لدستي وانا رئيس وزراء اشتكي شكليه يعني ام جارك سودانيا عندنا تصريحي عندك ودي كمدير عام كما ضامن نايا كبدل ما نبي هل دقري بيني ما كبيشيا ومصطفى كاظمي بو كبريارك هذا برياركاني بدلي نبو بيني مان او درون مالكي قصب كرد وين كاني بلاو كرد بيدا شو صار رسمكاني جاكاني اللي كردوها وانا اعتراف بايش ناكن وانا يستا هزدا كان ظالم دتوان همش بكن او همش تش امانجي سركيه وخدمتي ايران بكن مترسي لودا لبرواز سنه والله مرتاحه اكي استبتش انا بو ايما بو كردي چیه گوره بو نمونه وكات ايما بل لنا بردني امان كشي موچو كشي سياسي ما لقى عراق چار سر بيت والله اكيد نالم زور لو وانا خلق بيمي دقود يقول كاكا شنو بتشلا بغداد فوزات كبروا ايران هند تنازلات دوسي ايراني سروكي يريم و سروكي حكومت شنجار سرداني تارانيان كردووە ئەی بۆچی ئاوام بەرامبەر بە کوردەکەن بۆ نمونە آخر دەیانەوێت کوردش وەکو ئەوانە ئێمە وەکو دراوسەیەک ڕێژبانەیە زۆر قۆناغی مێژوویش یارمەتەی دەری ئێمە بووینە خەڵکی ئێمە لەوێ حەواینەوە یارمەتی ئێمان کردیە بەڵام ئەکید لەبەر ئەکو عەرەب دەڵێ ڕەشی چاوی ئێمە نەبووە بۆ بەرژەوەندی خۆیان بووە ئەوە لە فکر ناکەین بەڵام ئێمەش قەت ناکرێت ببینە داردەستێک و مجەڕەت یعنی کە ئەو هەلویستیاری کوردستان نەبا ئەو هیلال شیعیە ئەوانەی دەویست کەوانەی شیعی دروست دەبوو یعنی لە ئێران بۆ عێراق بۆ سووریا تا لوبنان و تا ئیسرائیل مەبەستیانەوە بوو ناکرێت ئێمە ببینە تەرەفێک لە ئەو ململانەیە نیودەولەتیە و ئیقلیمیە یعنی ئێستاش دەبیت قیادەی سیاسی هەرێمی کوردستان هەموو هێزوولایەنەکان زۆر بە وردی بە دووربینی لەسەر خۆ عەقڵمەندانە هەڵسوکەوت بکەن ئێمە نابیت دۆڵ بۆ ئیسرائیل لێ بدەین نابیت بۆ ئیرانیش بگرین شتەکە ئەگەر بەدەستی ئێمە نەبیت لەوانە بەدلی ئێمە بیت یعنی بۆ نەبوو ئەوە یعنی هەموومان دەزانین ئاسواری حرب چەند خراپە شەر چەند خراپە چ ماڵکاوڵیەک و ئەوە بەجێ دێنیت دەگوترێ و گرێبەستەی کە سەرۆکۆزیران لە ئەمریکا کردی بۆ غاز ئێرانیشی نیگەران کرد چونکە ئیدی ئەو بەشەی ئێران لە عێراق دەبڕێت کە دەگوترێت ساڵانە زیاتر لە 6 بۆ 7 ملیار دۆلار غاز بە عێراق ئەفرۆشێ بۆ بەرهێنانی کارەبا ئەکید ئەو بریاری وەزارەتی دارایی هەر ئەوە بووە ڕێگەدانەوەی ئەوە بووە ئەو گرێبەستە بووە ئەکە ناڵێم ئیعلانیان کرد و پێشی جەژن موچەکانی هەرێمی کوردستان دەگەن و تەوزیعش دەکرێن ئەوانە لە دوو شت استیفادەیان دەکرد سوودیان وەردەگرت لە عێراق لەوانە کارەبایان دەنارد یعنی کارەبایان دەفرۆشتە عێراق ئێستاش کێشەیەکی گەورە لە عێراقەیە لە خوارەوەی عێراق کارەبای کەمە یعنی خەڵکەکانە کە جەنابەت متابعە کردیت خوپێشاندانیان دەکرد لە زۆربەی زۆری شارەکان چونکە کارەبایان نییە لەو پلە گەرمایە ئێستا لەوانە لە هەندە شوێن پەنجابیت کارەبا ئێران دەیفرۆشت دیسا غازشیان دەفرۆشت ئەکە ئەو کێلگانە بەرهەم بێنرێت ئەو غازە کەفیلە بەوەی هەموو ئەو محەتاتی کارەبای عێراق بە غازیان پێ بدرێت کارەبای 24 ساعتی بۆ خەڵکی عێراق دابین بکرێت ئیتر پێویستی بە غازی ئێرانش ناکات بۆ جەنابەت گوتی بە ساڵانە 6-7 ملیار بە سعرێکی زۆر گرانش کارەبا و غازیان بە عێراق دەدا ئەوە دەبەردرێت بەڵام لە ناحیەیەکی تر دەبێت عێراق مەمنوون بیت چونکە ئەمریکا کە سەرۆک بۆ شاتیە سەر حکم ئێک لە ئامانجەکانی ئەوەیە مەسادری تەمویل ئیرانی بکەتە سوپەر یعنی هەناردنی نەفت و غاز و هەموو داهاتەکانی ئێک لەوانەشەوەی کە بۆ عێراق دێت یعنی مولەتێکیان دەبوو ئێستا پێم وایە ئەوەکە
غازی ایرانی ناهێت کارەباش نایێت دەبیت عێراق لە بەدیلێک بگەڕێت بەدیلی هەرە باشش و ئەرزانیش کە خۆمالیە غازی کێرگەکانی هەرێمی کوردستانە. زۆر سپاس دەکەم کاک چیایی تەیمور کە لەگەڵم بووی. سپاس پێ خوشحاڵم. زۆر سپاس بۆ بەڕێز چیایی تەیموری ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری زووم خواتان ئەسپێرم خواتان.